کاکەژاو سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاک بەڵێنجان بۆ تۆش و بۆ دەنگی ئەمریکاش بۆم کاتی بۆ ڕەسانی زۆر بەخێر بێ. بە لە گرنگجی پۆستە و گەیاندنەوە دەست پێ بکەین. لە هەرێمی کوردستانی عێراقدا چەندێک گرنگجی دراوە بەم پۆست و گەیاندنە لە کاتێکا بۆ خۆ دەزانیە مە شتێکی زۆر گرنگە لە هەموو کۆمەڵگەیەکدا. پۆستۆ گەیاندن ڕاستەکەی بەڵام لە کوردستانە محاولە کراوە کە گرنگی پێ بدرێ بەڵام هەر بەستا لە کۆنەکەی بۆ نمونە زیاتر گرنگیان بۆ داوە کە بە پۆزناردن لە با بڵێ لە ڕێی پۆستۆ گەیاندنەوە یا بە مەسڵحە کۆنەکە بەریدەکەی بەریدی جاران لێەوە ئەینێرنە دەرەوە بەڵام بۆ چوونە ناوەوە ئێستا ژەر احتیمال دەکرێتە سەر کۆمپانیا بیانەکان یا کۆمپانیا کوردیەکانی وەکو ئێمە لە بینی شارەکانیشا بەڕاستی هیچ شتێک نییە تەناو نەبێ خەڵک لە ڕێخۆی شت بکەنە بە یەکتری. بۆ نمونە وەزارەتی گواستنەوە هەر ئەمان ئەو فەرمانگەی پۆستەی هەیە کە جەنابەت ئاماژۆ پێکرد بۆ ئەوان نیکەن کەم تەرخەمیەکە لەکوایە. بەڕاستی خۆم تەسەوڕەکەم کەم ناڵم کەم تەرخەمێ بەڵام لەوانەیە مشکلەی دوو ئیداریەکە تەئسیری هەبێت مشکلەی سڵەیتەرەی بینی شارەکان خۆم چەند جارێک هەوڵم ماوە ئەو سیستەمە لە بینی شارەکانە دابنێ بەڵام لە سڵەیتەرەوەکەچی بۆ سڵەیتەرەیەکی کە تەسەوڕ ناکەی چەند چەکین هەیە یا ئەمە نابێت ئەوە نابێت ئەوە بۆ ئەڕوات یان کە شتێک بدۆزنەوە یا ڕێگە پێدراو نەبێت وەکو ئێرە نییە تۆ کەسێکی لە ناوەڕاستە تۆ ساحێبی پۆستەکە نیت مەسەلەن پۆستەکە بەرێت و کەسەکەی کە ساحێبی پۆستەکە بەرپرسیار بێ لێ ئەڵێ تۆ بەرپرسیاری چووکە بەدەستی تۆوەیە ئەو مەشاکیلان تەسەوڕەکەم لە بینی کوردستانە ئەمە مشکلەی بینی شارەکان بێ. لە بینی بەغدا و هەرێمی کوردستانی عێراقیشدا هەمان و جۆرە کێشانە هەبوون یا چۆن؟ هەر هەبوو ئەی لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لە بینی بەغا و کوردستانە ئەو مەشاکیلانە هەیە دەمێکە چەند ساڵێکە بۆ نمونە بەغا گومرگێکی زۆری لە بینی سلێمانی و هەولێر و بەغایە داناوە مەشاکیلانە هەیە بۆ پۆستیش نەبێ بۆ هەرچ کاڵایەک بڕوات بۆ بەغا. ئەو گومرگە لەسەر چ بنچینەیەک دایناوە بەغدا؟ ئەو گومرگە پێم وابێت چەند ساڵێک لەمەوە پێش حکومەتی بەغا داوای لە حکومەتی هەرێم کرد کە گومرگ زیاکە حکومەتی هەرێمیش وتی ئێمە زیای ناکەین لەبەرەوەی وەزی خەڵک باش نییە نامیان نەوێت ئەسی لە خەڵک بکە بەس بەغا گوێی پێنەیە وتی ئەگەر تۆ زیای ناکەیت ئێمە گومرگێکدانین حەقی خۆمان وەرەگرینەوە بەڵام حەقی خۆیان بە زیا وەرەگرنەوە حەزەکەم یەک منە حەزەی بچووکیش بەم زۆرم بەلاوسەیە کە بەغا زەخت لە هەرێمی کوردستانەکە بەڵام بەسڕا بە پێشتریش و بە ئێستاشەوە بە قسەی حکومەتی بەغای نەکردووە و گومرگی بەسڕا لە گومرگی ئیبراهیم خەلیل تا ئێستاش کەمترە. گومرگەکان لەسەر چی دادەنرێن؟ بۆ نمونە ئەگەر من نامەیەک بنێرم لە بەغداوە بۆ هەولێر ئەبێ گومرگی لەسەر بدەم یا ئەمە بۆ کاڵاکانە زیاتر؟ بەڕاستی بۆ کاڵەکانە دوایەوە تعریفەی گومرگی خۆیان هەیە بە هەمووشیانەوە تعریفەی گومرگەکە خۆی لە ئەساسە لە بەغاوە پێم وابێ دەرچووە بەڵام بە هەموو بە کوردستانیش و بە بەغاشەوە گوێ نایەنێ بزڵە چی پێ موویمەوەیە گومرگی ئەو بارە و بۆ بکەن بەو شێوەی کە خوانە یا شتێک لێ بسەنن کە تر 1000 بێ 2000 بێ 3000 بێ بۆ لۆریە بۆ بارێ لێو بسەنن ینی گوێ نایەنە بزڵە بچی تێ. چەندە جیاوازیەکەی گومرگ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە؟ ئەگەر هەڵە نەبم لە ڕقەمە گومرگی کوردستان تقریبا لە 105 هینی بەغا لە 135 ئەمەش پێم وابێ حالیەن مەشاکیلەکە لە بینی بەغا و هەولێرە یا لەوانەیە بەڕێی خۆم ئەمە مشکلەیەک بێ کە کوردستان نێوێ من کە گومرگەکان تەسلیمی ئەوام بکات چکە گەربیکا بە 135 گومرگەکەی زۆرە. لە وەڵامێکی پرسیاری پێشترا ئەمەژۆ بۆەوە کرد پۆستە و گەیاندن لە هەرێمی کوردستاندا ینی بەردەوام کێشەی هەبووە گرفتی هەبووە هەندێک لەو ڕۆژە سیاسی کە لە هەرێمدا هەبووە مایی ئەو گرفتانە بوون. ئەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چۆن بە تایبەتی ئێستا کە هەردوو فڕۆکەخانە نێونەتەوەیەکەی هەم هەولێر و هەم سلێمانیش داخراون؟
بەڕاستی هەر کۆمپانیایی بە جۆرە ئیشەکە بۆ منە کۆمپانیا بیانەکان تا ئێستا ئیبەنەوە بەغا زۆر ئاگاداریشم پۆستیان لەسەر خەڵک زیا کردووە ئەمەش تەسەوڕەکەم تەسیری بەغا بێت بۆیە زیای کردووە بەڵام ئێمە خۆمان شخصی وەکو شاپۆست مەبەست کۆمپانیاکەی خۆتە بەڵێ بەڵێ ئێمە خۆمان لە بەریتانیا و تا سێژ مشکلێکمان نەبووە چکە لە ئیبراهیم خەلیلەوە شتە بینەوە پێشتریش بە تیارشتمان هەبووە بەڵام ئێستاش هەر لەو ڕێی بینەوە بۆ مەسلەی لێرەشەوە لە ئەمریکاوە مەجبورین دوو ئۆپشنمان هەیە بە تیاربی بینەوە بەریتانیا لێەوە هەموو چەند ڕۆژجارێک لۆریمان هەیە لێەوە بەڕێی وشکانیا بینێرینەوە یا ڕێی ئەستەمبول و تورکیاشمان هەیە لێ شۆر بە وشکانی بینێرینەوە بەڵام ئەمەش بەڕای جەناب خەرجێکی زیاتر ناکەوێتە سەر کەسی وەرگرت جا لە هەر شارێکا بێ خرجەکەی زۆر فەرق ناکات بەڕاستی جیاوازی نییە ناڵم جیاوازی نیە بەس فەرقێکی ئەوە تۆی نییە لە ئێستایا سعری خۆمان بگۆڕین بەڵام کاتەکان فەرقێکی زۆری ئەبێت چەند بۆ نمونە لە ئەمریکاوە ئەگەر پێشتر بوو توانێت بە هەفتەیە پۆست بگەێنیتە کوردستان ئێستا لەوانەیە باسی بینی 2 هەفتە بۆ 4 هەفتە بکەیت ئەمەش ئەو فەرقی هەیە بەڵام لە هەمان کاتە بوون منە کۆمپەنی هەیە وەکو فەدراڵ ئەکسپرس ئەوەی کە پێی دەڵێن فێدەکس ئێستا دەتوانێت گەرانتیت بداتێ بە 5 ڕۆژ ئەو پۆستت بۆ بگەێنێتە هەرێمی کوردستان باوەڕکە نایگەێنێت چونکە لە بەغا زۆری پێچێت تا ڕای ئەوەستێنن ڕایەوەستێنن بۆ چەکین و تا ئاچێتەوە کوردستان و بەو کاتە ناچێتەوە کاتەکانی زۆرتری پێچێت ئاگادارم لە نزیکەوە ئەگەر هاتو فڕۆکەخانەکان کرانەوە بۆ کۆمپانیاکەی تۆ بۆ نمونە یارمەتی دەرەبێ هەر تەنها لە بابەتی کاتدا یاخۆ بۆ خەرجیەکەش یارمەتی دەرەبێ بۆ خەڵک بۆ خەرجەکەی وەکووتم بۆکو یەک وایە ئەو فەرقی نییە بەڵام بۆ کات فەرقێکی زۆری هەیە دوای ئەوە ئێستا زۆربەی خەڵک ئەو شتانەی کە ڕێیباتەوە بۆیە بۆ فرۆشتن حتمما فەرقێکی زۆریە زووتر بەدەستی بکات زووتر بیفرۆشێ داواکاری خەڵک زیاتر بێت خەڵک چاڕوان ناکە مانگە ینی بە هەموو حاڵەتێ تاسیری هەیە داخستنی فڕۆکەخانەکان بە هیواین بکرێتەوە پۆستە گەیاندن ینی ئێستا هەمووکو دامەزراوێکی حکومیش تەماشای دەکرێت و هەمووکو ئەو دامەزراوەی کە وەکو کەرتی تایبەت ئیشتیا دەکات بۆ نمونە کۆمپانیاکەی جەنابەت شاپۆست تەگەرەکانی بەردەم تۆچین وەکو کۆمپانیایەک کە ئەتوانم بڵم نایبنین تەگەری گشتگیر بۆ هەموو ئەو کۆمپانیانەی کە لە کەرتی تایبەتن وەکو پێشتر وتمان هەرچە من خۆم زۆر گۆڕایاڵی گومرگم یا ئیبراهیم خەلیلم یا مەتاڕەکانم بەڵام مشکلە ئەوەیە ئەگەر شتێ بدۆزنەوە ڕێگە پێ نەدراو نەبێت کۆمپانیەکانی ئێمە یا شاپۆست بەرپرسیارە لێی نەک ساحێبەکەی تر تاوکو ئەمە حەلەکەی ئەمە هینی کەسێکە نردوێتی نادرێت ئەدرێ ڕێگە پێ نەدراو نییە بابانگیکەین پێچێت حکوومەت لە هاوکاریە لەگەڵتانە بۆ نمونە لیستی تایبەتان بدەنێ بڵێن ئەم شتانە ناتوانن بگەێنن یا نابێ ئەم شتانە بار بکەن لەو بارانەی کە دەیەن پێمان وترا و زۆر جۆڕایەڵیشین بەڕاستی خۆم نامێت شخصی بیکەم ینی مە بۆ نمونە چەند ساڵێکە سیقەیەکی باشم لە ئیبراهیم خەلیل پێیا کردووە لە مەتاڕەکانە نامێ بیدۆڕێن و بە قسەشانەکەم حەقی خۆیت یاڵێ نابێ بێنی نایبێن چین ئەو شتانەوە کوچی نابێ ببرێن مەشاکیلی زۆرمان لەسەر دەرمان هەیە هەرچە من ئیشی دەرمان ناکەین خۆمان ئەڵێ هەر حەقی خۆشیانە کە کۆنتترۆل بخەنە سەر دەرمان کە هەموو کەسێ نەیبات بەڵام بۆ نموناگەر کەسێکیش دەرمانێت 2 پارچە 3 پارچەی بچووک بنێرێتەوە ئەوان هەر ئەڵێت نابێت یا ڕێگیری لەکەن مەشاکیلی زۆر لەسەر خواردن و شیری مناڵ هەیە ئیتر ئەوەیە لە کوردستان خەڵک سیقەی بە کوالەتێکی ئەوێ نەماوە ئەڵێ نام کوالەتی ئەوروپی مەوێ مەشاکیلی زۆر لەسەر ئەوشتانە دائنێن ئەگەر لێرەوە با بڵین پاکجێکی گەورە هەبێ ئەدرێ بە کۆمپانیاکەی جەناب چ متمانەیە گەدەی تۆ بە ئەو کەسەی کە هاتووە و لە ئەوێ لە ڕێی کۆمپانیاکەی تۆ شتەکانی بگەێنێ چ متمانەیەک هەیە ئەو کەسە بزانێت سەداسەد شتەکانی دەگەن کاک بڵێن حتمما ئەو شتانەیمە بە مقابلی پارەیە بۆ خەڵکیەکەین لەبەرەوە گرنتیەکەین هەموو گرنتێکی هەیە پێم وابێ شاپۆسیش 10 ساڵێکە خەڵکەی ناسێ چۆنە یا
هەچ کەسێک گێت پێشتر پرسیاری کردویان متمانەکەی لە لا دروست بووە کە بیا بە ئێمە بەڵام لێرە بۆ نمونە کۆمپانیەکان داوای ئەوواکەن دەڵێ ئەتەوێ ئەمە بخەیتە ژێرباری بیمەوە وەکو تەمین ئینشورانسێکی بۆ بکڕی ئێوە شتی واتان هەیە هەموویمانێ ئەو بارانەی کە لێرەوە ڕات هەمووی بیمەیە ئەنشورانسی هەیە هەمووی ئەو پارانەشی کە لە خەڵکی سەنین مقابلی ئەوەی ئەگەر بفەوتێ بەدەستی نەگات باسی ئەگەر شتێکیش بەڕاستی زۆ گران بێت بە نرخ بێت ئەو کاتە پارێکی زیای بخێنە سەر یعنی ئەو پارەیە بۆ بیمەکەیەتی نەک بۆ گواستنەوەکە نا ئەو پارێکی ئێستا حالیە ئێمە لە خەڵکی سەنین بۆ گواستنەوەشە و بۆ بیمەشێتی یعنی ئەگەر ئەو پاکەجەوا دابنین ون بوو ئێمە مەسئولیتی هەڵەگرین قەرەبوویەکەینەوە ئینی خەڵکەکە هەرچەند ئەو نیسبەیەمان زۆر کەمە ئەتوانم بەڵام لە هەزارە یەکی ژنیەوە نەکەمە ئەوەندە کەمە کاکەژاو لە ناو هەرێمی کوردستانە توانیوتانەوە ئەو جۆرە پەیوەندیە دروستکەن لە نێوان شارەکانە ینی مەرجنێ بڵم هەر کۆمپانیاکەی جەنابێت کۆمپانیاکەی تۆ لەگەڵ کۆمپانیایکی تر لە هەولێریچێکە لەگەڵ دۆکە کە بتوانن میکانیزمە بدۆزنەوە بۆ گەیاننی پۆستەکان و هەروە هەر پاکەجێکی ترکە هەبێ لە ناو هەرێم خۆیدا تا ئێستا نەبووە هەچ هەموو کەسێکیش خۆی ئەیکە بۆ نمونە ئێمە ساری خۆمان هەیە خۆمانێکین تا ئێستا نەماناوە بە کەس لەبەر چەند سەبەبێ بەڕاستی ئەو میکانیزمە نەبووە لەگەڵ یەکتریا قسە بکەین دەبار هۆیەک نەبووە تا ئێستا دووەمی ژەمانەیە شتەکان لە دەستی خۆمان نابێت بە سەلامەتی بگینە دەستی خەڵک نەک بیم بە کەسی دووەم بیگەێنێت گوێم لەوە نیە مەساریفێکی زیایە بکەم یا لەسەرم بکەوێت بۆ هەموو شارەکانی کە خۆمانەی بین کە کەژاو ئەگەر وەزارەتی گەیاندن نامەیە بۆ جەنابێ بنێرن بڵێن کاک کاژاو پێویستمان بە ڕێنمایی هەیە پێویستمان بە پێشنیاز هەیە چ شتێک پێویستە بکرێ چی بە وەزارەتی گەیاندن دەڵێ لە حکوومەت هێرێمی کوردستان چ پێشنیازێکیان بۆ دەکەی من زۆر خۆشحاڵە بم ئەگەر ئەوان ئاو بێنە پێشەوە هەرچەند خۆم چەند جارێ محاولەم کردووە بەڵام زروفە سیاسیانە هەر جاری شتێک هاتۆتە پێشەوە یا خۆم تاخێرم کردیان نەمتوانێت دەمم پێیان بگە بەڵام پێشنیار زۆرە ئەگەر ئیشی بەریدەکە باشتر بکەن بۆ نمونە و بەریدەی کە هەیە یا مەجای ئێمە بن یا مەسەرەن سەیتەرەکانمان بۆ چاپکەن لە بینی شارەکانە ئەمە تەسیلاتێکی زۆرە بێت بۆ خەڵک ئیتر ئایا یا بەرید بۆچی ئەگەر بێت سیستەمێکی دابنێ خۆی شت بگازێتەوە بۆچی من بیەم بەو هەمی سفادەکەی بۆ حکوومەتی هەرێم بێت بۆچی ئەو جۆرە پرۆژانە لەگەڵ یەکترا بکەن بۆچی ئەگەر ئەو بیکە چونکە بەعزێ شاری بچووکەیە ئێمە ئێستا حالێن دەستمان پێ ناگەم مەجبورە خەڵکە بێت لە هەورێ لە سلێمانی خۆی بیبێت هەرچەند وردە شارەکان زیاکەین بۆ نمونە لە ئاخیر هینمانە دەربەن و کەلارمان زیا کردووە کە شتیان پێگەنی بە دەستی خۆیان هەڵەبجەی شەید سەی سادق خۆزگە بتوانین بۆوانی کەشی بگەێنین ئەگەر وەزارەتی پۆستە و گەیاندن ئاسانی بک بۆ ئێمە یان ئەفزەڵەتێک بن بۆ ئێمە لە سەیتەرەکانی کوردستانە مەشاکیلمان زیاتر سەیتەرەکانە پێ دوای خەڵک بەدەنگەوە هاتنێکی هەبێ بۆ نمونە پۆستێکی هەبێ ئەوەندە متمانەی هەبێ ئەم کۆمپانیانی کە کەرتی تایبەتن ئەمان بۆیان بگەێنە شوێنەکانی خۆیان لە دەرەوە لە ئەوروپا بێ لە ئەمریکا بێ چکە وەکو پێشتر باسمان کرد جەنابەت هەم بۆ نمونە لە وڵاتانی دەرەوە بۆ ناو هەرێم و هەم لە هەرێمیشەوە بۆ وڵاتانی دەرەوە شت دەگەیەنی لە ئەمریکا ئەوروپا و بۆ کوردستان هەمووی ئەتوان بڵم لە 90 خەڵک کەرتی تایبەت بەکارێن لە 95 هەر کەرتی تایبەت بەکارێنێ حلێکی کەنیە بۆ کوردستان و بۆ عێراق ئەی لە هەرێمەوە بۆ دەرەوە لە هەرێمیشەوە کوتم ئێمە پێم وابێ لە کوردستانە ئەگەر یەک دوو کۆمپانی هەبێت شت بێنێتە دەرەوانی کە بەڕاستی نازانم چێن بەڵام شاپۆست یەکەم کۆمپانیە کە بتوانێت بە هەموو ئەوروپا و ئەمریکایی بگەێنێت پۆستەکان ئەگەێنرێ بە دەرگای خواناوەری ئەگرن بەریدیش هەیە بەڵام پێم وابێ مەشاکیلی گەڕانەوە و یا کاتیان زۆرە کاکژا و زۆر سپاس بەڵێن زۆر بۆ کاتەکە و